گەری چاودێری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا لە برۆکسل لە بەلجیکاوە لەگەڵمە خۆشحاڵی لەگەڵمانیت. ئەوەی کە سەرنجڕاکێشە بۆ ئێوە سبەینێ چی دەبێت بە دیاریکراوی کە ترەمپ ئامادە نابێت؟ بەڵێ دیارە ئامادە نەبوونی پرزیدنت ترامپ خەلەلێکی زۆر گەورە لەو باسە یا لەو دەستکردنی دەسەڵاتەدا نییە. من پێم وابێ دانێڵد ترامپ ئیتر لەوە بە وڵا دەبێ وەکو بزوتنەوەیەکی کەم و زۆر گەورە و بچووک چاوی لێ بکەین هەر لە نێو کۆماری خوازەکاندا، بەڵام دەتوانم بەڵام لە بەشێکی زۆری ئەمریکا و تەنانەت جیهاندا. بەڵام ئەوەی کە پێویستە من ئاماژەی پێ بکەم سەبارەت بە دەست و دەستبوونی دەسەڵات سبەینیە، پێم وابێ ئەم بۆ چوونە هەڵەیە هەیە لە نێو ئێمەشدا کە پێمان وایە کە بایدێن کوپی ئۆباما دەبێت. ئەمە لە حاڵێکدایە کە ناکەش و هەوای ئێستاکەی ناڕۆژهەڵاتی نێوەڕازنە لە ئاستی جیهانیدا لە نێو خۆی ئەمریکادا ئەو زەمانە نییە کە لە کاتی ئۆبامادا بوو و هەندێک فاکتۆر و ئەیجنسی یا بڵێن بکەری سیاسی زۆر بەهێزی دیکە هاتوونەتە کۆڕێ و زۆر ڕوودا و گۆڕان لەو چەند ساڵەدا نزیک بە 8 و ئەو چواری دانێڵد ترامپ 12 ساڵی ڕابردوودا هاتوونەتە گۆڕێکە ئیتر مەجال بە بایدێن نادا کە دقیقەن کۆپی باراک ئۆباما بێ. بۆیە لەلایەکی دیکەشەوە ئەوە دەبێت لەبەر چاو بگرین ئەمریکا وڵاتی سیستەمە، وان نییە کە دانێڵد ترامپ لە 4 ساڵی ڕابردوودا بە پێچەوانەی سیستمی یاسای بنچینەیی و ئەو یاسا و ڕێسایانەی کە پەسەند کراون حرەکەتی کردوێ. تا ئێستاکە دانێڵد ترامپ بە دژی یاسا حرەکەت نەکردووە، بەڵێ ئینیشیاتیڤی بۆ ینی بە شێوەی پێشقەدەم هەمندێ حرەکەتی کردووە کە لەوانەیە دموکراتەکان لەگەڵی نەبن، تەنانەت هەندێک لە کۆماری خوازەکانیش لەگەڵی نەبووێن، بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە بە پێچەوانەی یاسا حرەکەتی کردووە. دەمەهەوێ بڵێم کە بایدێنیش ناتوانێت ئەوەی کە دانێڵد ترامپ دروستی کردووە هەروە بە هاسانی هەمووی تێکداتەوە، کەوا بووە من لێکدانەوەیکی بە باوەڕی من ڕۆکەشیە دەبێمان وابێ بایدێن دێ هەر لە ڕۆژ یەکەمەوە ئەوەی کە ترامپ دروستی کردووە هەمووی تێک بداتەوە، چون ترامپ 100% دژی یاسا حرەکەتی نەکرد. یەک دووهەم ئەوەی کە من پێم خۆشە ئاماژەی پێ بکەم، من پێم وایە دانێڵد ترامپ هەندێک پردی بۆ بایدێن دروست کردووە، هەندێک زەمینەی خۆش کردو بۆ جۆ بایدێن کە جۆ بایدێن دەتوانێت حاسانتر تەعامل بکە بە چاوێکی کراوەتەوە ئەوەی کە باشە ینی ئەو توانایی کە یا ئەو توانایی و ئەو ئیمکاناتی کە ئۆباما نەیبووە، ئۆبامای تووشی هەندێک خەتا کرد بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. باشە ئەوەی کە لە سەرئاستی نێودەوڵەتی بایدن نزیکە ئەنجامی بدا، بۆ نمونە ڕەخنەی زۆر لەسەر ترامپ هەبوو لە جۆری مامەڵەکردنی لەگەڵ وڵاتە نزیکەکانی ئەمریکا و بمانەکانی ئەمریکا کە بایدن لەسەر ئەمەش قسەی کردووە. پێت وایە کە بایدن لەمەیە چ هەنگاوێک دەنێ بۆ ئەو وڵاتانی کە کۆپەیمانی خۆی سەیرەکە؟ وەکی لە راپۆرتەکەی ئێوەدا بە دروستی هاتمم پێم وابێ سبەی نێژ جۆ بایدن تاکید لەسەر چۆنێکی تەعاملی ئاشتی خوازانەتر و بە تەوافق و ڕێککەوتنێکی زیاتر یا تەرکیزێکی زیاتر لەسەر چین و ڕووسیا دەکات. دووهەم گەڕانەوەیەک یا زیاتر گرنگیدان بە هاوپەیمانە ئوروپایەکان بە تایبەتی ئوروپا ئارز دەکەم لەوێ دەکات. دەنا ئیمکانی نییە کە جۆ بایدن ئەو هاوپەیمانە ناوچەیانی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستەیە وەکو ئیسرائیل و سعودیە و قەتەر و بەحرین ئەوانە لەدەست نادا و هەر ئەو بەرنامەیە دەباتە پێشێک کە دانێڵد ترامپ بردوێتە پێشێ و پێش دانێڵد ترامپ ئۆباما شیوەچونێتە پێشێ، کەوا بوو من پێم وایە جۆ بایدن هەوڵ دەدا بۆ خۆشکردنەوەی ئەو هاوپەیمانەتی کە لەگەڵ یەکێتی ئوروپای هەبووە و زیاتر تەرکیز دەکات لەسەر ڕووسیا و چین لەبەر ئەوەی کە ڕووسیا و چین بەڕاستی لە 4 ساڵی ڕابردوودا ببوون بە سوژەیەکی تازە بۆ سیاسەتی نێودەوڵەتی و ماکرۆپالیسی یا ژێوپۆلیتیکی ئیدارەی ترامپ. باشە چاوەڕێەکەی کە لە سوێن خواردنەکە باسە بە دیاریکراوی پلانەکانی بەشێک لە پلانەکانی ئاشکرا بکە و تۆ ینی گریمانەکەی کە چی بڵێ لەسەر چ شتێک زۆرتر تەرکیز بکە بایدن؟ من پێم وابێت تاکید لەسەر هەم بەرەوچوو پێشبردننی ئاشتەوایی و ئاشتی لە ئاستی جیهانی دەکات. دوو توند و تیژی و تۆرۆریزم یەکێک لە خاڵە گرنگەکانی دەبێت کە
دەبێ ئەمریکا و دەوڵەتەکەی ئیدارەکەی دەبێت تاکیدی لەسەر دەکا بە دژی ترۆر ئەوە توندوتیژی بە گشتی ڕادیکالیزم ڕادیکالیزمی دینی چ ڕادیکالیزمی ڕەگەزی یا ڕەگەزپەرستانە لەسەر ئەوە تاکید دەکا سێ تاکید دەکا لەسەر هێورکردنەوە و باشکردنەوە و پەیوەندی نێوان ئەمریکا و هاوپەیمانەکانی وەکو پێشتر ئاماژەم پێکرد بە تایبەتی یەکێتی ئەوروپا کە 4 ساڵی کەمێک ئاڵۆز و بە گومانەوەی هەبوو ناخۆشی هەبوو لەگەڵ ئەمریکا یانی یەکێتی ئەوروپا و چوارمین نکتەش بە باوەڕی من تاکیدکردن لەسەر مەسەلەی ئەو بەرجام و ئیتاران و ئێران و ترۆریزم لە ناوچە و دەستی وەردانەکانی ئێران و لەسەر ئێران پرسیارم دەکاکەوە بەڵام وڵاتی نێوەڕاست بە تایبەتی ئیسرائیل باشە لەسەر ئێران پرسیار مەبێت تاکید بەڵام هەموو سەرۆکەکان 100 ڕۆژی یەکەم سنگێکی گەورەیە بۆ هەنگاوەکانی سەرەتایان وەکو سەرۆک لە 100 ڕۆژی یەکەمە بایدن دەبێت چی بکات بە دیاریکراوی کە زۆتری هەنگاوەکان وەک باز دەکرێت لەسەر داخوازەکانی ناوخۆی ئەمریکایە ئەوەی کە ترمپ شیرازەی ناوخۆی ئەمریکا و دابەشکاریەکی گەورەی دروست کردووە کە زۆر ئەمە بابەتە لە ئەمریکا شخصی لەسەر دەکرێت پێت وایە لەم بارەیەوە چی پێ دەکرێت ئەمەم پێم وایە لە 100 ڕۆژی یەکەمدا جۆ بایدن دیارەوە شیمانەی منە لەوانەیە وانە بێ بەڵام سیاسەتی دیالۆگ چاوەدێری بەڕێوە ینی تیمێکی بەهێزی دیالۆگ وەڕێدەخا بۆ دیالۆگکردن تەنانەت لەگەڵ ئەو کەسانی کە لە 4 ساڵی ڕابردوودا بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەمریکا پەیوەندیان کەمتر بۆ کەمڕانتر بۆتەوە یا تەنانەت ئێران یعنی تەنانەت زۆر بەڕاشکاوی لەگەڵ ئێران دیالۆگ وەڕێک دەخاتەوە بەڵام نظام و سیستمی چاوەدێری و کۆنتترۆلێکی بەهێزتریش وەرە دەخاتەوە بوو سیاسەتی چاوەدێری و دیالۆگ لە 100 ڕۆژی یەکەمی بایدندا یەکێک لە بەرنامە سەرەکیەکانی دەبێ هەم بە نیسبەت ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەم بە نیسبەت یەکێتی ئوروپا و هەم بە نیسبەت شەرقی دنیا یعنی ڕۆژهەڵاتی دنیا کە دەبێتە چین و رووسیا لێرەدایەکە ئەم 100 ڕۆژەیە کە دەتوانێت بەناغە و سەرکۆی هەندێک کردەوە بۆ دوای ئەو 100 ڕۆژە لە ئیدارەی جۆ بایدندا خۆش بکە و دیاری بکە و پێناسی باشە لەو نێوەندا بابەتی ئێران کە دۆسیەکی زۆر ئاڵۆزە بە نسبەت ئەمریکا و یاخود بەلانی ئێرانەوە پێت وایە چۆن مامەڵی لەگەڵ کەوە ینی هەمیشە کە باسی دۆسی ئێران دەکرێت سعودیا ئیسرائیلیش ینی لە نێو ئەو استراتیژیە خۆیان دەبینەوە پێت وایە لەگەڵ ئەمەیە چۆن مامەڵە دەکا بایدن ئەمن حد کاتێک کە بە فەرمی ڕاگەیاندرا کە جۆ بایدن براوەی ئەو چێبەرتی ئەو هەڵبژاردنەیە زۆر بەڕاشکاوی کتومەوە ئێستاش دێڵێمەوە کە جۆ بایدن کۆپی ئۆباما نابێت بە نیسبەت مەسەلەی ئێران یا بە نیسبەت بەرجام یا بە نیسبەت حزوری ئێران لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دەستێوەردانەکان و ئەو میلیشیا و گروپە تێڕۆریستانەی کە دابینیان دەکا و تامینیان دەکا بۆ نمونە قرارە وەزیری دەرەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەنتۆنی بلینکن بێکە دموکراتێکە ئەم دموکراتە لە کاتی بەرجامدا مخالفی بەرجام بۆ کە ئۆبامای دموکرات بەستوبێتی یان خانمی هینز کە قرارە ببێتە بەڕێوەبەر و مدیری ئاسایشی نەتەوەی زۆر بەسەراحەت دوێنێ ئێلامی کردووەکە گەڕانەوە بۆ بەرجام گەڕانەوەی ئەمریکا بۆ بەرجام نێوانێکی یەکجار زۆری تێدایە یعنی تا گەڕانەوەمان زۆر دەخایەنێت کە ئێمە بگەڕێنەوە بەرجام ئەمە دوورانە کەسم کە یەکان وەزیری دەرەوەی خارجە دەبێت یەکان بەرپرسی ئاسایشی نەتەوەی دەبێت زۆر بە ڕاشکاوی ئاوا لێدوانیانداوە وەها باکگراوند یا بڵین تەجروبە و ئەزمونێکیشیان بەنسبەت ئێران هەیە دەکەوا بوو ئەگەر پێمان وابێ سبحەی نییە ئەوە یا لەو 100 ڕۆژی ئەوڵدا بە قەولی جەنابەت جۆ بایدن دەچێتەوە نێو گرێ بەستەکە و نێو بەرجامەکە نا ئەمە بەو شێوەیە نیت تازە ئەگەر بەهۆی ئەو گوشارانەی کە هاتوتە سەر ئێران تیمێکی سیاسی دیکە لە ئێران بچن دەگەڵ خامنەئی ڕێبەری ئێران وتو وێش بکەن بە قەناعەتی بگێنن کە نەرمی یا هەر ئەو نەرمشە قارەمانانەی کە بۆ خۆی باسی لێدەکا وەکو تاکتیکێک کەڵکی لێوە بگرین و دەگەڵ ئەمریکا بکەونەوە دانوستاندن وەکو زمانی ئۆباما جۆ بایدن مەسئلەی هاوپەیمانەکانی خۆی و ئیسرائیل و ئاسایشی ئیسرائیل یعنی سڵح بۆ ئیسرائیل و سڵح لە خاوەرمیانەدا بە هیچ شێوەیەک لەگەڵ ئێران پێی ناگوزارێ و چاوپۆشی لێ ناکات جاکەوا بوو لەگەڵ هەموو ئەو مادانەی کە لە نێو بەرجامدا هاتوون
ئێستا ئێران لە حاڵی نەقسکرد و پێشێکردنی ئەو مادانەدایە بە پیتاندنی زیاتری ئۆرانیۆم تا ئاسی 20%دا کە یەکێتی ئوروپاش ئەو هۆشداری داوە کە ئەم کارەی ئێران کە ئێستا دەیکا پیتاندنی یۆرانیۆمی تا 20% بردوۆتە سەریە ئەمە ڕێک هەڕەشەیەکە بۆ گەڕانەوەی ئەمریکا بۆ سەر گەڕانەوەی یا کۆسپێکە بۆ سەر گەڕانەوەی ئەمریکا بۆ نێو بەرجام جاکەوا بوو جۆ بایدن دەستی ئاواڵەترە لەگەڵ هەموو ئەو مادانە و ئەو تاقودان و بەڵێنانێکی ئێران لە بەرجامی پێشودادای بوو ئەم جار هەندێک شتی دیکە بە نسبەت ئەو ئاڵوگۆرانەی کە ئەرزمکردن کەش و هەوا تازەی کە لە ڕۆژهەڵاتی نێوە ڕاستات و دەگۆڕێ دەستی ئاواڵەترە بۆ پێشکێشان بۆ لەسەر میزدانانی ئەوانە بۆ نمونە مەسەلەی ئیسرائیل و هاوپەیمانەکانی وەکشاندنەوەی ئەو گروپە میلیشیانەی کە لە نێو عێراق لە یەمەن لە سووریە لە لوبنان و لەو جێگایانەدا هەیەە تەواو من پێم وابێ ئێران سەختتری بۆ دەبسریە بە پێچەوانێ ئەو بۆچونە کە من پێم وابێ هەڵێ پێیان وابێ ئەگەر جۆ بایدن بێتەوە تەواو هیشامی شەریفانە بۆ ئێران و ئێران ڕاحەت دەتوانێت لەگەڵ جۆ بایدن وەکو زمانی باراک ئۆباما تەعاملی هەبێ و بە قازانجی تەواو بێ. باش هەندێک لەو سەرنجانەی کە لەسەر بایدن هەیە بۆ نمونە جانێت دێڵێن کە یەکێکە لە ئابووری ناسە گەورەکانی ئەمریکا باز دەو دەکرێت کە ئەبێتە وەزیری خەزینەی یاخود ئابووری ژنێک کەمەلاریز دەبێتە جێگیری و کەسێ ئافرەتێکی کاندید کردووە بۆ دۆسی ئێران زۆر لەم شتانە پێت وایە کە ئەم هەنگاوە یەکەمینیانە بۆ ئەدەنێت یان ئەم هەنگاوانە تەنها بۆیە کە سەرنجی کابینەکەی لای دەنگدەر و هاوڵاتی ئەمریکی و دنیا ڕابکێشە یان بە فعلی دەیەوێت کە لەم بارانەیە گۆڕانکاری گەورە دروست بکە یا بنیاد بنێ. بێگومان دموکراتەکان بەگشتی و لێرەشدا جۆ بایدن بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردوو ناڕازیە ئێمە هەمومانەوە دەزانین جیهان ئاگاداری ئەوەیە ناڕازین کەەوە بوو کەسێک یا ئیدارەیەک کە لە ئیداری 4 ساڵی ڕابردوو کردەوە و سیاسەتەکانی چەند تۆن و هەڵسو کەوتی چ بەنسبەت نێوخۆ چ بەنسبەت ئاسی نێودەوڵەتی و هەندێک ناوچەی زۆر حەستیار بۆ خۆشحاڵاتی نێوغاز ناڕازیەکەەوە بوو دەیەوێت گۆڕانکاری پێک بێنێ لەوەی کە جۆ بایدن دەی هەوێ گۆڕانکاریەک پێک بێنێ هەروەکو چۆن دانیل ترامپ پێکی هینا بەنسبەت پێشەکەی سەرۆکۆماری پێشووی خۆی ئەمە شتێکی ئاسایی و چاوەڕوان کراوە من پێم وابێ جۆ بایدن وەکو سەرۆکۆمارێک کە ئێستا فۆکۆسێک یا بڵین تەرکیزێکی یەکجار زۆری لە ئاسی نێونەتەوەی و چاوەڕوانێکی یەکجار زۆری لەسرە چون ئەوە دەتوانین بڵین کە دەنگەکانی دانیل ترامپی کۆماری خوازەکان و لایەنگرانەکانی خۆی بوو بەڵام دەنگەکانی کە بە جۆ بایدن دراوە تەنیایی خۆی نییە تەنانەت سوسیالیستەکان دەنگیانداوە بە جۆ بایدن تەنانەت دژەبەرانی دانیل ترامپ و ئەوانەی کە بە شێوەیەک دەتوانم بڵم لەگەڵ دموکراتەکانیش زۆر ڕێکەوتن و بەیساب هاوتەری بوونی سیاسیان نییە تەنیا لەبەرەوەی کە دانیل ترامپ دەنگێنێتەوە دەنگیانداوە بە جۆ بایدن کەوا بوو ئەمانە هەموو چاوەڕوانی دروست دەکات و جۆ بایدنیش ئەوەی لەبەر چاوە ئاگایە بەسەر ئەو وەزعیەتێکی ئێستا لە ئەمریکادا هەیە دەی هەوێ گۆڕانکاری پێک بێت بەڵام ئەمن پێم وانییە گۆڕانکاریەک کە جۆ بایدن پێکی دێنێ بە ڕابردوو زەربی سفرکردنەوە دەست پێ دەکات من پێم وایە لەسەر شانە بەهێز و پێبەهێز و خشتە بەهێزەکانی سیاسەتی 4 ساڵی ڕابردووە دەست پێ دەکات بەڵام بە تەواوەتی ئەو بەشەی کە دروستکراوە ئەو ساختمانی سیاسی و ئەو ڕێگایانی کە دروستکراوە هەمووی تێک نادا بۆ نمونە دیوار هەرە و دیوارێک کە لە بینی وڵاتە گرتوەکانی ئەمریکا و مێکسیک دروستکراوە خۆ نایە ئەوە تێکدا تەوابوو ئەمە ئیدامە دەدا ینی کۆنتڕۆڵ و چاوەدێرێکی زیاتر لەسەر ئەمنیەتی ئەمریکا کاکاوە باشە بابەتی کۆچبەران موسڵمانەکان ینی کە ئەمانەت بەشێک لەو کێشانن کە دەوترێت بەشێکی ترەمپ بۆی دروست کردووە چۆن مامەڵی لەگەڵ دەکاوە ینی وای لێ هاتبوو کە جۆرێک لە ڕێگەسپەرستی لە نێو ئەمریکیەکاندا خەریک بوو ڕەنگی دەدایەوە پێت وایە کە ئەمە مەلەفێکی ئاسان بێ بۆ بایدن لەگەڵ ئەوەشدا کە لە ناوخۆ چۆن گرنگی بە ناوخۆی ئەمریکا دەدات چونکە بەشی گەورەی سەرۆکەکان زۆرترین ئەوانی کە دەنگیان پێداوە بۆ ئەوەیە کە ژیانێکی باشتریان بۆ بنیاد بنێ لانی کەم کە ئێستا ئەمریکا ڕێژەی بێکاری بەرزە کەمی بکاتەوە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا کەم بکاتەوە هانی بابەتی تەندروستی و ڤاکسین بدات کەمانە هەمووی تەوەر و مەلەفی گرنگن بۆ بایدن
دیارە ئەمە دەبێت بڵین لە سەرەتادا وای لێهات یا وا دەینوان کە دانیل ترامپ یا تیمەکەی ڕادیکاڵترن یا بڵین کۆنسێرڤاتیڤترن یا دژی بێگانن یا دژی موسڵمانن بەڵام ئەمە لە پرۆسەیەکی 4 ساڵەدا دیتمان کە ناوان نییە یعنی وانەیە کە دانیل ترامپ دژی موسڵمان بێت دژی کۆچبەر بێت دژی پەنابەر بێت پەنابەر و کۆچبەر هەروە چوونەتە ئەمریکا بەڵام شێوەی تەعاملی دانیل ترامپ لەگەڵ کۆچبەران و لەگەڵ بێگانەکان بە شێوەیەکی دیکە بۆ کە من پێم وابێ هی جۆ بایدن نەرمتر دەبێت ئەمە وەکی ئازم کردن سیاسەتی چاوەڕوانی دیالۆگ و چاوەدێری لە نێوخۆش تەنانەت بەنسبەت مەسەلەی کۆچبەران و پەنابەران و بێگانەکان هەروە بەردەوام دەبێ و بە باوەڕی من تونتریشی دەکات لەوانەیە دیالۆگێکی باشتر لەگەڵ بێگانەکان و لەگەڵ کۆمەلگای جیهانی ئیسلام بۆ نمونە هەندێک ڕێخستنی دیالۆگ و سیمینار و کۆنفرانسی نێودەوڵەتی لە نێو دینی مەسیحیەت و دینی ئیسلام و هەندێک کاری لەو شێوە دەست پێ بکاو بباتە پێشێ بۆ لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتنێکی زیاتر بەڵام ئەوە بۆ معنایە نییە کە کۆچبەران و بێگانەکان لە ئەمریکادا ئیتر دەتوانن بەدەر لەو لە بەرژەوەندیەکان ئەو بەرژەوەندیانەی کە زیاتر لە جەهەتی بەرژەوەندەکانی بەسام ئەو یاساوڕستانەی لە جەهەتی بەرژەوەندەکانی ئەمریکایەکان پێشێ دەتوانن بەهرەمەند بن ئەمن پێم وایە چ بەشی کۆچبەران چ بەشی کۆمەلگای بێگانە و بە تایبەت موسڵمان لە ئەمریکادا ئێستا یەکێک لە کێشە جدیەکانی جۆ بایدن دەبێت لەوانەیە بە تەعامل و بە نەرمێکی زیاتر بجوڵێتەوە بەڵام قەت بەرژەوەندی نەتەوەی خۆی ناتوانێت لێرەدا بخاتە ژێر پرسیارە کاکاوە بەڕاستی دەمی زیاتر گفتووە بکەین کاتەکەمەرەوە نەبوو کاوە هەنگەری چاودێری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا لە برۆکس لە بەلجیکاوە لەگەڵم بووی سوپاس بۆ شڕۆڤە و بەشداریت لەگەڵمان زانوچانێکی کوردوەردەگرین لە درێژەی پانۆراما لەگەڵ